زۆر نەوانەی کاری فرۆشتنی میوەکان دەکەن لەسەر شەقامەکان، بەڵام کەم نەوانەی بە شێوازی جیاواز و سەرنجڕاکێش بۆ مشتریەکانیان ئامادەی دەکەن. من ئێستا لەسەر شەقامی هەولێر کەرکووکم بە دیاریکراوی لای وەستا عەبدوڵڵام. کاک عەبدوڵڵا سڵاوت لێ بێ، دەمێت پێم بڵێ ئەمە چییە بابەتە ئامادەکردنی کاڵک یان گندۆرە بۆ شێوازە بۆ مشتریەکان؟ وەڵڵا ئێوە دیاردەیەکی جوانەوە ئاهای دەشتێنین کە مشتریەکان سەرنجیان پێ ڕابچێشین بۆ سەرنجڕاکێشانی مشتری خۆشەویستەکانە. باشە تا چەند کاریگەری هەیە مشتریەکانەوە و گندۆرانە؟ من ئێستا توکا بە ئیهمالی ئیشی بکەی و جوان نەبی و دیکۆرت نەبی دەورەشکەی هەیە لەگەر وێت و ڕزقەش بە جوانی دابنێ. باشە دەمێت پێم بڵێ بزانم تا چەند کاریگەری هەیە لەسەرەوەی مشتریەکان بەدڵیان بێ لە کاتی تامکردن کە وڵی دەوری زۆرە و بەدڵی هەیە تام دەکاتن و تێستی دەکاتن، هەیە تامی نەبی نایباتن، ئەنواع نەوعی هەیە. باشە کاک عەبدوڵڵا دەمێت پێم بڵێ چۆن بزانین گندۆرە یاخود کاڵەکی باش لەگەری خراپ جیاوازیان چییە؟ وڵی ئەو جیاوازیە خراپ لەگە باش 180 دەگەڕێتەوە سەر نرخی. کاڵەکە ئێستا چلێ بە ڕبعک بە 500 دیناری ئێستا مەچلێوە نایە. نرخەکەی نییە، مەبەستم لە کوالەتیەکان چۆن بزانین ئێستەوە کاڵەکێکی باشە؟ ئێستەوە کاڵەکی نۆمانجیە، ئەوە لەوانەیە قەدیمەکان بزانچنەوە کاڵەکە، کاڵەکەش خۆشە شیرنە ئاویە دێمی نییە. باشە بەچی باش و خراپ لێک بکەینەوەمە؟ من نازانم ئێستا شوتی چۆن ئەو کاڵەکە چەندی پەلچی دڕبی خۆشترە، کاڵک چەندی پەلچی دڕبی خۆشە بە شوتی نە. ئێستا شوتی ئەو خەتە سپیانێ پەرتی کردبی گەورەتربی جوانتربی هێشتان باشترە. ئێستا بە نمونە یەک لە شوتیانە گەبێنی ئێرە بزانین چۆن دەزانین کە باشیان خراپە؟ بە نمونە ئەو شوتی ئەوەی بەردەمت ئەوەیان دەبێت ئەمە ڕقم یەک شوتی. ئێستا خەتە سپیەکەی تەواو پەرتی کردووە و هیچ نەخسەچی نییە و دەنجی نەکەتێ ناوی نەکەتێ ناوی ساغە و ینی شوتی جوانیش دیارە، یعنی هەر شکلەکەی دیارەکە یعنی چنەوەک بێ. زۆر باشە کاک عەبدوڵڵا. مشتریەکانت تا چەند لەو شێوازە ڕازین کێوە بۆ شێوازە؟ الحەمدوللا مشتری خۆمانەیە و مشتری تایبەتیشمانەیە و لە مشتریمانی لە ڕێگای دوور دێ و بەخوای زۆرشان تقریب 180 لە ڕێی تیکتۆکەوە دێ. باشە کاک عەبدوڵڵا دەمەوێت بزانم لە لێرە کە هاتمە لای جەناب شتێکی جیاوازم بینی وەکو مۆرێکتان هەیە لەسەر شفتەکان دەدەن، ئەوە مانای چییە؟ ئەوە ختمی خۆمانە، کابرا مەسەلەن شفتی دەبات لە جێگە خراپ بۆ یان شتێک بۆ دێتەوە ئێرانە شفتەکەی دەباتەوە، ئەکە ئەو ختمی خۆمانی پێوە بێمە شفتێشکە لێ بعد دەدەینەوە، یعنی ئەوە زەمانی شفتەکەی مێ. ئەگەر شفتەکەتان خراپ بێت، ئەگەر شفتەکە خراپ بوو لەزگەی خۆی دێنەوە لەگە شفتی خۆی دێتەوە شفتێشکە دەبات لە باتی، ئەوە گەرانتی دەدەن، ئەوە گەرانتی لێگەرە. زۆر باشە کاک عەبدوڵڵا، دەست خۆش بێت. ئەوەی جێتان لێ بۆ قسەی کاک عەبدوڵڵا کە ئەو لەسەر شەقامەکانی شاری هەولێر کاری فرۆشتنی میوە دەکات بە شێوەیەکی جیاواز و سەرنجڕاکێش، دەیەوێت سەرنجی کردارانی بۆ خۆی ڕابچێشێت و ئەو مۆری تایبەت بە خۆشی هەیە لە بەرامبەرەوەیدا کار مشتریەک میوەکەی بەدڵ نەبوو دەتوانێت بێت بیگەڕێنێتەوە دووبارە بیگۆڕێت.